بنچینە خێزانیەکەی دەگەڕێتەوە بۆ شاری وارشۆ. لە ناخدا پۆڵەندی بوو، بەڵام هەموو دنیا نیشتیمانی ئەو بوو. لەگەڵ ئەوەی ژیانێکی کورتی هەبوو، بەڵام ئەستێرێکی گەشاوی دنیای موزیک بوو. مێژونووسەکان بە ڕۆحی پیانۆ ناوزەدیان دەکرد. ئەویش فردیک شۆپێنی گەورە پیانست و ئاوازدانەری سەردەمی ڕۆمانتیکە. لە سەرەتای مارسی ساڵی 1810 لە دەوروبەری وارشۆ لەدایک بووە. دایکی ئەندامی یەکێک لە خێزانە ناودارەکانی پۆڵەندا بووە. هەروەها باوکی بە بنەچە فەڕەنسی بوو، کۆچی کردو بۆ پۆڵەندا. باوکی شۆپێن مامۆستای زمانی فەڕەنسی لە هەمان کاتدا ژەنیاری نەی و کەمان بوو. دایکیشی ژەنیاری پیانۆ بوو کە دەتوانین بڵێن شۆپێن لەناو خێزانێکی هونەرمەند هاتۆتە دنیاوە. باسکردنی بایەخی مۆسیقای شۆپێن دوو لایەن لە خۆ دەگرێت. لەلایەنێکەوە زۆر ئاسانە و لەلایەنێکی دیکەشەوە زۆر ئەستەمە. بێگومان شۆپێن یەکێکە لە هەرە گرنگترین و گەورەترین کۆمپۆزەرەکانی سەدەی 19 بە تایبەتی و سەدەکانی دواتر بەگشتی. شۆپێن جەختی کردە سەر یەک ئامێری مۆسیقی، پیانۆ. پێم وایە ئەوە بژاردەیەکی سەرکەوتوو بوو، چونکە لە تەمەنی لاوێتیەوە دەستی بە ئاوازدانان کرد. سەرەتا بە سۆڵۆ دەستی پێکرد کە ئاوازی سۆڵۆ لەو سەردەمە باو بوو. لە سەرەتاکانی ئاوازداناندا فۆرمیۆلای ئاوازدانەرەکانی ئەو سەردەمەی بەکارهێنا، بەڵام زۆری پێنەچوو تا هەستا بە دانانی زمانێکی مۆسیقی تایبەت بە خۆی. شۆپێن لە تەمەنی 5 ساڵیدا دەیتوانی هەندێک ئاوازی سادەی پیانۆ بژەنێت. دوایەوەش کاماڵیان باری کرد بۆ وارشۆ. لە تەمەنی 7 ساڵیدا بۆ ژەنینی پیانۆ بانگهێش دەکرا بۆ هۆڵەکانی میوزیکی پیاوە دەوڵەمەند و خاوەن کەسایەتیەکان. ئەو کات بە شۆپێنی بچووک و هەندێک جاریش بە مۆزارد بەراوردیان دەکرد. کاتێک شۆپێن تەمەنی گەیشتە 12 ساڵ، ئیدی هیچ پیانۆژەنێکی پۆڵۆنی نەیدەتوانی شان لە شانی بدات. هەر لە منداڵیەوە شۆپێن خاوەنی پەنجەیەکی درێژ بوو. هەروەها چەند پارچەیەکی لە پەنجەکانی دەبەست تاوەکو درێژتر بێت لەگەڵ ئەوەی کە زۆر ئازاری پێدەگەیاند، بەڵام شەوانیش لە دەستی نەدەکردەوە. هەر بەم هۆیشەوە دەیتوانی لە یەک کادا لە ئۆکتاف و نیوێک پیانۆ بژەنێت کە ژەنیارەکانی تر تەنها دەیانتوانی لە یەک ئۆکتاف پیانۆ بژەنن. مامۆستایەکی شۆپێن کە ناوی جۆزێف ئێلسنەر بوو لە وەسفێکی بۆ شۆپێن نووسی بووی، بلیمەتێکی مۆسیقی و بە توانا و تایبەت. ئەم سەرەتایشی وای کرد کە لە تەمەنێکی زۆر کەم وەک ئاوازدانەرێک و پیانۆژەنێکی بەناوبانگ بناسرێت. هەر لەبەر ئەوەشە شۆپێن بایەخێکی یەکجار زۆری هەیە، چونکە تێکەڵەیەکی هێنایە ئاراوە لە نێوان شێوازێکی زۆر سادە لەگەڵ شێوازێکی زۆر ئەستەم لە ئاوازەکانی ئەو سەردەما. Two general attitudes toward music of this time. First was classicism. یەکەمیان کلاسیزم بوو، چونکە ئەو پەروەردە کرابوو لەسەر مۆسیقای کلاسیکی سەدەی 18م. ئاوازدانەریشی پابند بوو و وریا بوو دەربارەی هەموو نۆتەیەک، زۆر ورد و بە ئاگا بوو دەربارەی ئاوازەکانی خۆی. کلاسیزم پەیوەستە بە پابندبوون بە بناغەکانی بنیادنانی ئاواز. Attitude, discipline, form, structure. And on the other hand, he was of course romantic. And this 19th century دووەمیان ڕۆمانتیسیزم، بزاوی مۆسیقای ڕۆمانسی لە سەدەی 19هەمدا تا ڕادەیەک ناپابند بوو. ئەم ئاوازە لەلایەن زۆرێک لە کۆمپۆزەرەکانی ئەو سەردەمە دەژەنرا و ژمارەیەک پارچەی مۆسیقی باو بوو لەو سەردەمەدا کە ئاستی زۆر بەرز نەبوو
لە ساڵۆنەکان دەژەنرا، بەڵام شۆپێن هەوڵیدا مۆسیقایەک دابنێت کە بیستن و تێگەیشتنی بەلای بیسەرانەوە ئاسان بێت. Compose the genres which were very in a way simple to communicate with people, with listeners. So they were understandable for listeners, but on the other hand they were very refined. We are looking at the first Chopin's monument on Polish land. It was erected in 1894. ئەمە یەکەم مۆنومنتە بۆ شۆپێن دروستکرابێت لەسەر خاکی پۆڵەندا. لە ساڵی 1894 دروستکراوە و ئەو کەسەی داینا کۆمپۆزەرێکی ڕووسی بوو. پیانۆژەن بوو و یەکێک بوو لە هەوادارەکانی کارەکانی شۆپێن. And started the campaign to هاتوو کەمپینێکی ڕێخست بۆ کڕینەوەی مڵکەکانی شۆپێن کە لە دەستی تاکەکان بوو. کەمپینەکەی سەری نەگرت، بەڵام هەڵسا بەدانانی یەکەم مۆنومنت بۆ شۆپێن. The first monument was erected. It wasn't easy because ئەو کەمپینە ئاسان نەبوو، چونکە وەک ئێوەش دەزانن پۆڵندا بە درێژایی سەدەی هەژدا لە ژێر دەسەڵاتی ڕووسیادا بوو، بەڵام ئەمە یەکەم کاری گەورە و گرنگ بوو لەسەر مێژووی ئەم شوێنە کرابێت. Very big thing about history of this place. لە تەمەنی 21 ساڵیدا فرێدریک شۆپێن پاش سەفەرێکی دوور و درێژی بەناو ئەوروپادا لە پاریس گیرسایەوە. گەرچی لە ناو کاسێکدا هەندێک خاشی پۆڵۆنیای لەگەڵ خۆی بردبوو بەو هیوای ڕۆژێک لە ڕۆژان بگەڕێتەوە نیشتیمان، بەڵام ئەوە دوا سەفەری ئەو بوو. کاتێک شۆڕش جێڕەکانی پۆڵەندا دژ بە ڕووسەکان ڕاپەڕینیان بەرپا کرد، زۆر حەزی کرد بگەڕێتەوە پۆڵەندا، بەڵام خێزانەکەی زۆر دەترسان لەوەی بچێتە پاڵ شۆڕش جێڕەکان، بۆیە داوایان لێکرد لە پاریس بمێنێتەوە و پێیان وت کە چەشی ئەو هونەرەکەیەتی دەبێت لەو بوارە خەبات بکات. لە ساڵی 1835 توانی ڕەگەزنامی فەڕەنسی بەدەست بێنێت و لە ماوەی ئەو 18 ساڵی کە لە فەڕەنسا ژیا 30 کاری میوزیکی بەناو بانگی پێشکەش کرد. بژێوی ژیانی لە ڕێگای فرۆشتنی ئاوازەکانی و گوتنەوەی وانی میوزیکی بەدەست دێنا. لە دوای شکستهێنانی پەیوەندی خێزانداری لەگەڵ ماریا ووت زینسکا لە نێوان ساڵانی 1837 بۆ 1847 چووە پەیوەندی سۆزداری لەگەڵ کچە نووسەرێکی فەڕەنسی کە ناوی دووەمی بە جۆرج ساند ناسراو بوو، کە ماوەی ئەو 10 ساڵەی لەگەڵ جۆرج ساند بەسەری برد بە لووتکەی دایانانەکانی شۆپێن ناوزەند دەکرێت. Of course, for Chopin's life, these are those two parts. سەبارەت بە ژیانی شۆپێن دوو قۆناغ لە خۆ دەگرێت کە بەشی یەکەمی تەمەنی لە پۆڵەندا بەسەر برد لە 20 ساڵی یەکەمی تەمەنی و ئەو 20 ساڵەی دیکە لە دووەم نیوەی تەمەنی لە فەڕەنسا ژیا. بەو شێوەیە شۆپێن لێرە لە وارشۆ پەروەردە بوو و گەورە بوو و بە قوڵی ئاشنا بوو لەگەڵ کللتوری کۆمەڵگەی پۆڵەندی، بەڵام بێگومان لەو سەردەمەدا وارشۆ بەشێک بوو لە ئەوروپا و هەر لە وارشۆدا شۆپێن ئامادە بوو لە بینینی زۆربەی نمایشەکانی ئۆپێرا، بۆ نمونە
کارەکانی ڕۆسینی و ڤێبەر. کاری زۆربەی کۆمپۆزەرەکانی ئەو سەردەمەی بینی بوو کە نمایش دەکرا لە بەرلین و ڤێننا و پاش کۆچکردنی بۆ پاریس لەوێش هەر بەردەوام بوو لەسەر دانان و ژەنینی ئاوازی پۆڵەندی و لە سەرەتاکانی ئاوازداناندا لە تەمەنی 17 ساڵی هەستا بە دانانی ئاوازەکانی مازوورکە و تەنانەت دوا بەرهەمەکانیشی هەر لە چوارچەوەی ئاوازی پۆڵەندی بوو. هەر بۆیە ئەمانە هەمووی بەڵگەن لەسەر ئەوەی شۆپێن کە وێڕای ئەوەی هەرگیز نەگەڕایەوە بۆ وارشۆ بەڵام هەردەم ڕێگێکی قوڵی هەبوو لە کولتور و مێژووی پۆڵەندا. لەو سەردەمەشدا پاریس پایتەختی سەدەی 19 و یەکێک لە هەرە گرنگترین شارەکان بوو. شۆپێن باش دەیزانی کە چەسپاندنی پیشەکەی وەک پیانۆژنێک تەنها لە پاریس دێتە دی. That was the most important city, and Chopin was well aware that his career as a pianist has to be established in Paris. In this case, we have very interesting information about Chopin's apartment. هەندێک زانیاری سەرنجڕاکێشمان هەیە دەربارەی شوقەکەی شۆپێن لە پاریس. شۆپێن چەندین جار ماڵەکەی گواستەوە. هەروەک دەبینین لەسەر ئەم دیوارە 9 ناونیشانی جیاواز دەستنیشان کراوە کە پێکهاتوون لە وێزگەکانی ژیانی شۆپێن. بەڵام ئەوەی مای سەرنجە ئەوەیە کە شۆپێن لەم ناونیشانە لەگەڵ جۆرج ساند ژیاوە. 9 ساڵ پێکەوە ژیاون لە هەمان باڵەخانە بوون لەم ناونیشانەی کە دەبینڕێت بەڵام لە هەمان شوقە نەبوون. شۆپێن لە نهۆمی خوارەوە نیشتەجێب بوو وانەی پێشکەش دەکرد و لەگەڵ ئاوازژەنەکان کۆبوونەوەی دەکرد. لە کاتێکدا جۆرج ساند بەخۆی و منداڵەکانی لە نهۆمی یەکەمدا دەنیشتن. دەتوانین بڵێین هەم پێکەوە بوون و هەم جیاژ بوون. ئەگەریش دەتانەوێت زانیاری زیاتر لەسەر بزانن دەتوانن پەنجە لەسەر ئەم شاشەیە داگرن و دەتوانن زانیاری زیاتر ببیستن یان بخوێننەوە دەربارەی ژیانی شۆپێن و جۆرج ساند لە پاریس. هاوکات نمایشی تایبەت هەیە بۆ کارەکانی شۆپێن لە ساڵۆنە تایبەتەکەی لە پاریس. شۆپێن ژیانێکی چڕی هەبوو کە پارەی دەهاتە دەست خەرجی دەکرد بە کڕینی جل و بەرجی گرانبەها و داوەتی برادەران و تەنانەت قەرزی بە دۆستەکانیشی دەدا. هاوکات شۆپێن خزمەتکاری هەبوو کە بەردەستی دەکرد و ژوانەکانی بۆ ڕێک دەخست بۆ وانەکانی لە شوقەکەی. وەپلاس ڤێندرۆم دوای ناونیشانەکانی نیشتەجێبوونی شۆپێن بوو لە پاریس و لەم ناونیشانەدا شۆپێن تەنها بۆ چەند هەفتەیەک نیشتەجێ بوو. وەکری شوێنەکە لەلایەن هاوڕێیەکیەوە دەدرا. شوقێکی گەورە و فراوان بوو. لەوێ پێشوازی دەکرد لە دۆستەکانی و هەروەها خوشکەکەی بینی کە بۆ پاریس هاتبوو بۆ بینینی و ماڵاوایی لە خوشکەکەی کرد. چونکە ئیزانی نەخۆشیەکەی گەیشتووەتە دوا قۆناغەکانی و لەسرە مەرگدایە. بە کورتەکەی ئەمە چیرۆکی شۆپێن بوو و هەر کەسێکیش بێوێت زانیاری لەسەر وەرگێ ئەتوانێت سەردانی ئێرە بکە و ورتر تێبگات. لە شاری وارشۆ مۆزەخانەیەکی تایبەت بنیاد نراوە بە ناوی مۆزەخانی شۆپێن لە یادی 200 ساڵی لەدایکبوونی ئەم گەورە ئاوازدانەرە و پیانۆژەنە کرایەوە. گرنگی ئەم مۆزەخانەیە لەوەدایە کە لە ڕێگەی تەکنەلۆژیاوە دەتوانیت سەرجەم زانیاری دەربارەی ژیانی شۆپێن بەدەست بخەیت. بەشێکی گەورە لە ناو مۆزەخانەکە بە شاشەی تاچ فراهەم کراوە کە بە ئاسایی دەتوانیت ئەو زانیاریانی کە نیازمەندی بەدەستی بێریت.
جگە لەمەش سەرجەم ئەو دۆکومنتانەی کە مۆڵکی شۆپێن بوون لە ناو ئەم مۆزەخانەیە هەڵگیراون. لە یەکێک لە ژوورەکاندا ئەو پیانۆیە دەبینرێت کە دووهەمین جار شۆپێن بەکاری هێناوە. لە ساڵی 2010 وەزیری ڕۆشنبیری پۆڵەندا بە پێشکەوتوترین مۆزەخانی جیهانی وەسف کرد. ڕۆژانە لە سەرتاسەری جیهانەوە خەڵکی سەردانی ئەم مۆزەخانەیە دەکەن تاکو لە نزیکەوە ئاشنایەتی لەباری ژیانی هونەری شۆپێنەوە وەربگرن. ساڵانە لە واشۆ ڤیستیڤالێکی تایبەت بە ئاوازەکانی شۆپێن ئەنجام دەدرێت کە لە سەرتاسەری جیهانەوە پیانۆژەنەکان تیایدا بەشدار دەبن و پێشبڕکێ لەسەر بەدەستێنانی خەڵاتی ڤیستیڤالەکە دەکەن. بۆ ماوەی چەندین ساڵە ئەم ڤیستیڤالە پێشکەش دەکرێت. ئەمەش نیشاندەری ئەوەیە کە شۆپێن تەنها میوزیسیانێکی پۆڵەندی نەبووە، بەڵکو ئاوازەکانی ئەو زیاتر جیهانی بوون و توانیوێتی لە ڕێگەی مۆسیقاوە هەموو جیهان بەیەکەوە ببەستێتەوە. جگە لە بەشدار بووان ئەوانەی کە خولەی بیستنی پارچە میوزیکانی شۆپێنن وەک بیسەر ئامادەی ئەم ڤیستیڤالە دەبن و لە نزیکەوە چێژ لە ئاوازەکانی شۆپێن وەردەگرن. We are organizing each year the festival Chopin and his Europe. ساڵانە فێستیڤاڵی شۆپێن ڕێک دەخەین و ئەمەش فاکتەرێکی دیکەیە کەوای کردووە ئاوازی شۆپێن زۆر تایبەت و بایەخدار بێت. لەلایەنێکەوە ئاوازەکانی شۆپێن پۆڵەندیە، بۆ نمونە ئاوازی مازوورکە کە هونەرێکی فۆلکلۆریە و هەموو هاوڵەتێکی پۆڵەندی ئاشنایەتی. لەلایەنێکی دیکەوە ئاوازی شۆپێن کە جیهانگیرە و ئاواز و ستایلی ئەوروپای ئەو سەردەمەی بەکارهێناوە، هەر لە بەرهەمان هۆکارە شۆپێن تەنانەت لە فەڕەنساش بیسەرێکی زۆری هەبووە و زۆر بایەخدارە، چونکە ئاوازەکانی تا ڕادەیەک سەرنجڕاکێش بوو. لەلایەنێکی دیکەشەوە بیسەر لە ئاوازەکانی تێدەگەیشت، چونکە شۆپێن زمانێکی مۆسیقی تایبەتی هەبوو کە بەلای هەموو هاوڵاتێکی ئەوروپا مای تێگەیشتن بوو. بیسەر لی تێدەگەیشت و هەرسی دەکرد. هاوکات ئاوازی شۆپێن خەسڵەتێکی تایبەتی هەبوو لە ڕووی تێکەڵکردن لە نێوان ئاوازی پۆڵەندی و ستایلێکی تایبەت بەخۆی، و هەر لەبەر ئەوەشە ئاوازی شۆپێن بۆتە دیاردەیەکی جیهانی و ئاوازەکانی دەژەنرێت لەلایەن زۆربەی ئاوازژەنەکانی چین و یابان و کۆریا. شایانی باسیشە فێستیڤاڵێکی ساڵانەی شۆپێن لە کۆریای باشوور بەڕێوە دەچێت. هەر بۆیە ئەمە هەموو ئەو بەڵگانن کە بۆمانی دەسەلمێنێ ئاوازی شۆپێن مای لێ تێگەیشتنە لەسەر تاپای جیهاندا. So that's also the thing which gives us the proof that his music is understandable all over the world.
Chopin's music is very important for me because I feel it deeply in my heart, and I have, of course. ئاوازی شۆپێن بایەخێکی زۆر گرنگی بەلامەوە هەیە، چونکە لە ناخی دڵەوە هەستم دەجوڵێنێت و هەر لە منداڵیەوە ئاشنام لەگەڵ ئاوازەکانی، چونکە دایک و باوکم بەردەوام گوێیان لە شۆپێن دەگرت، بە تایبەتی دایکم. یەکەم جار شۆپێنم بیست تەمەنم وابزانم 4-5 یان 6 ساڵان دەبوو، هەر لە منداڵیەوە خەونم بوو ئاوازی شۆپێن بژەنم و لە ڕووی پەروەردەوە موسیقای کلاسیکم خوێندەوە و ئاوازی کلاسیکم ژەنیوە، باخ و بێتۆڤێن و مۆزارت، بەڵام شۆپێن بەلای منەوە لە هەمویان پەسەندترە، چونکە هەستارە و بە بیستنی ئاوازەکانی تەواوی هزر و جەستە داگیر دەبێت. لە ساڵی 2005 ئاوازی شۆپێنم ژەنی لە فستیواڵی شۆپێن لە وارشۆ، ئەزمونێکی زۆر باش بوو بۆ من و CD یەکەم تۆمار کرد بۆ ئاوازەکانی شۆپێن و فستیواڵی ساڵانەی شۆپێن لە ساڵی 2010 توانیم CD دووەم تۆمار بکەم بۆ ئاوازەکانی. It was very good experience for me. I recorded one CD with Chopin's music, and in Chopin's year in 210, I recorded second CD with this music. لەو چەند ساڵی کە شۆپێن لە پاریس ژیا، چەندین کاری ناوازی پێشکەش کرد کە تاوەکو ئێساش هەموو جیان شانازی پێوە دەکات. ئەگەرچی لە فەڕەنسا پیانۆژەنی زۆر باش هەبوون، بەڵام شۆپێن بە پیانۆکەی توانی پەیوەندێکی پتە و لەگەڵ گوێگرانی دروست بکات. شۆپێن بەهۆی ترسی لە گوێگری زۆر حەزی نەدەکرد لە هەوڵە گەورەکان پیانۆ بژەنێ، بۆیە بەردەوام نمایشەکانی لە هەوڵە بچووکە نیمچە تاریکەکان پێشکەش دەکرد. دوای جێبوونەوەی لە خۆشەویستەکەی جۆرج ساند و وەفاتی دایکی و یەکێک لە قوتابیەکانی شۆپێن تووشی خەموچی دەبێت. سەرنجام ئەمەش تووشی نەخۆشی سیری دەکات. هەروەها لە ماوەی ئەو 2 ساڵی کە نەخۆش بوو، نەیتوانی هیچ کارێکی تازە بەرهەم بهێنێ. فریدریک شۆپێن لە 7 ئۆکتۆبەری ساڵی 1849 کۆچی دوای کرد. لە ڕەورەسمی بە خاکسپاردنەکەی زیاتر لە 30,000 کەس بەشداریان کرد کە لە سەرتاسەری جیانەوە هاتبوون. لە ڕەورەسمەکەدا چەندین پارچە میوزیکی خۆی و مۆزارتیان پێشکەش کرد و دڵی نێردرایەوە بۆ وارشۆ، تاوەکو ئێستاش لە کەنیسەی خاچی پیرۆز پارێزگاری لێ دەکرێت. فریدریک شۆپێن تەنها 39 ساڵ ژیا، بەڵام ئەو بەرهەمانی کە پێشکەشی کرد تاوەکو ئێستا هەموو جیان بەگشتی و پۆڵەندا بە تایبەتی شانازی پێوە دەکات.